ئێمە پابەندین بەو ڕێکەوتنەوە. هەفتەی ڕابردوو شاندێکێتی و گۆڕان لەسەر ئەوە ڕێکەوتن ڕۆژی یەکشەمە ئاڵوگۆڕی پۆستی پارێزگار بکەن، بەڵام وا دەرنەچوو چونکە کێشە کەوتە نێوان فراکسیۆنەکانی گۆڕان و یەکێتیەوە و ئاڵوگۆڕەکە نەکرا. جگەلەوەش دوو ئەندامی ئەنجومەنی پارێزگا لە یەکێتی و ئەندامێکیش لە گۆڕان ئامادەی کۆبوونەوەکە نەبوون. لە کاتێکدا بە پێی یاسای پارێزگاکان لابردنی پارێزگار لە پۆستەکەی پێویستی بە دوو لەسەر سێی دەنگی ئەندامان هەیە و ئەنجومەنیش لە 32 ئەندام پێک هاتووە و دەبێت 22 ئەندام دەنگ بدەن. گۆڕان و یەکێتی 23 ئەندامیان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەیە و 3 کەسیان لەوێ نەبوون، بۆیە نەیانتوانیوە دەنگدان بکەن. هەرچەندە بەپێی زانیاریەکانی NRT ئەم بابەتە پەیوەندی بە کێشە ناوخۆیەکانی یەکێتیەوە هەیە و باڵێکی ناوێکێتی ڕێگر بووە، بەڵام کێشەکە خراوەتە نێوان دوو فراکسیۆنەکەوە. من بۆ خۆم وەکو جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگا وەکو کادرێکی پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ مێژوو دەیڵێم سەرکردایەتی یەکێتی مەکتەبی سیاسی یەکێتی بە فەرمی بە منی و تۆمە بەستمانە ئاڵوگۆڕ بکرێ و ڕێکەوتنەکەمان لەگەڵ یەکێتی لەگەڵ بزوتنەوەی گۆڕاندا وەکو خۆی لە ئەلفەوە بۆیە جێبەجێ بکەین و من کادری من بۆ خۆشم کادری یەکێتی پابەدەم بەو ڕێنمای و ڕاستپاردەی کە حیزبەکەم پێوتوم. ئاسۆ فەریدون پارێزگاری سلێمانی نامەی دەست لە کارکێشانەوەکەی لای سەرۆکی فراکسیۆنی یەکێتیە لە ئەنجومەنی پارێزگا، بەڵام دەبوو نامەکە لای سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگا بێت. سەرباریەوەش فراکسیۆنی یەکێتی و گۆڕان کێشەکەوتوتە نێوانیانەوە و سکرتێری ئەنجومەنی پارێزگاش دەڵێت یەکێتی ڕایوا بووە کە نامەی دەست لە کارکێشانەوەکەی ئاسۆ فەریدون کە ناوی ترازانە لە پۆستی پارێزگار پێویستی بە دەنگی دوو لەسەرسی ئەندامانی ئەنجومەن هەیە و دەشبێت بە بەخشین لە پۆستەکەی ئاسۆ فەریدون بوترێت لادان لە پۆستەکەی، بەڵام گۆڕان بەوە ڕازی نەبووە و ڕایوا بووە بە دەنگی نیوەی بەشداربووانی کۆبوونەوەکە دەست لە کارکێشانەوەکە چارەسەر دەبێت و دوجار ڕێک نەکەوتن و بڕیاردانیان لەسەر پرسەکە خستووەتە کۆبوونەوەی پێنجشەممەوە. ئەمە ڕێکەوتنێکی سیاسە کە 12 ئیمزای لەسەرکرا، ئەمە ڕێکەوتن نامەکەی هێنی یەکێتی و گۆڕانین هەردووکیانە. ئێتر وازانم ئەم ڕۆتینیاتی کە دروست بووە ئەمە لە کاتێکە کێبڕکی هەبوو لە بینیان ئەم ڕێکەوتن نامەکراوە. ئێخۆ لەم چە مانگی ڕابردوو بەتای لە چەند هەفتەی ڕابردووە ڕێکەوتنی یەکێتی گۆڕان زۆر زیاد لە حەد زیادی کردو هەتا بەروو یەک بوونە ڕوا. وازانم کە لە هەنگاوی پێشوا بەوە ڕێکەوتون ئێستا بواە یعنی هەر زۆر بە ئاسان ئەم پرۆسێ بە ئەنجام بگەێنرایە. هەرچەندە هەفتەی ڕابردوو ئاسۆ فەریدون ڕایگەیان پابەندی ڕێکەوتنەکەی گۆڕان و یەکێتیە و لە 20 ئەم مانگەوە لە پۆستەکەی دەترازێت و ئامادەی ڕادەستکردنی پۆستەکەیەتی، بەڵام دوای ئەوەی دوێنێ ئەنجومەن پرسەکەی بۆ یەکلای نەکرایەوە ئەمڕۆ ئاسۆ فەریدون وەک پارێزگار دەوامی کردووە. هەروەها تا ئێستا دەسەڵاتەکانی خۆی وەک پارێزگار نەداوە بە سەردار قادر جێگیری پارێزگار. جگە لەوانش سەردار قادر جێگیری پارێزگاری سلێمانی لەسەر پشکی گۆڕان لە نووسینێکدا ڕایگەیاندووە لەم ئاڵوگۆڕەدا شەقام و هەموو لایەک وا چاوەڕوانیان دەکرد زەمەنی ڕکابەری گۆڕابێت بە زەمەنی هاوپەیمانی، بەڵام ئەوەی دەبینرێت و دەبیسترێت ئەوەی کاری لەسەر ئەکرێت نەکی هاوپەیمانی نییە، بەڵکو وەک ڕکابەری سەرسەخت لێک ئەدرێتەوە. سەردار قادر دەڵێت ئاڵوگۆڕی پۆستەکان خێرکردن نییە بە گۆڕان و ئەوە مافی خۆیانە و ئەگەری ژێژێتی دەیەوێت کێشە ناوخۆیەکانی بەرەو دەرەوەی خۆی بنێرێت ئەنجامەکەی لە هاوپەیمانەتیەوە دەکات بە ڕکابەر. سەردار قادر دەژڵێت کاتی ئەوەیە تا جێبەجێکردنی ڕێکەوتنەکەی گۆڕان و یەکێتی گۆڕان پۆستەکانی حکومەتی خۆجێی هەڵپەسێرێت و ئەگەر جێبەجێش نەکرێت دەرگای کشانەوە واڵا بێت. ئەمە ڕێزگرتنە لە دەنگەکانی و کاتێ گۆڕان بڕیاری کشانەوە ئەدات زویربوون نییە، بەشداریە لە پرۆسەی سیاسی وڵات، بەڵام لە سۆنگەی ئۆپۆزیسیۆن بوونەوە. ئەوەی چاوەڕوان دەکرا لە ئاڵوگۆڕکردنی پۆستی پارێزگاری سلێمانی وا دەرنەچوو. یەکێتی و گۆڕان جگە لە ڕێکەوتنیان لەسەر حکومەتە خۆجیەکان خاوەنی ڕێکەوتنێکی سیاسی تریشن، هەروەها ناو بەناو بەرپرسانی هەردوو لە باز لە هەنگاونان بەرەو یەکگرتن دەکەن، بەڵام یەکلای نەکردنەوەی پۆستی پارێزگاری سلێمانی خەریکە کێشە دەخاتە نێوان ئەندام و لایەنگرەکانیانەوە. هێمن مەحموود NRT سلێمانی.